باز لەوە دەکەین لەگەڵەوەی پێشاتەکان لە عێراق خێراتیە پەڕ دەبن بڕیارە دوای جەژن و بڕیار بوو کە دوای جەژن هەوڵەکان بۆ پێکێنانی حکوومەت زیاتر ببن و ڕۆشتی سیاسیش تا ڕادێک ناڕوونەوە لەم نێوەندەدا تا ئێستا لایەنەکانی هەرێمی کوردستانیش نەگەیشتنەتە لێک تێگەیشتنێک لەبارەی پرسەکانی پێوەست بە کورد و پرۆسی سیاسی عێراق ئێمە گفتوگوی زیاتر لەسەرم بابەتاکەین لەگەڵ میوانەکەمان کە لە ستودیۆکانی هەولێرەوە لەگەڵمانە ئازاد جۆڵا چاودێری سیاسی. کاک ئازاد بەیانیت باش بێت و سڵاوت لێ بێت. سڵاوت لێ بێت. کاک ئازاد چاوەڕێ دەکرێت لامڕۆ بەدواوە ئەو پێشاتە سیاسیانی کە لە دۆخی عراقی سیاسی عراقدا ڕوودەدەن یاخود دیەنە پێشەوە چی بن؟ بەیانیتان باش بەداخەوە دەنگەکە زۆر نزمە جێبیستی پرسیارەکەی تۆ نەبووم چکە جێم لێ نیە دەنگەکە زۆر نزمە. کاک ئازاد ئەگەر ئێستا باشی گوێبیستی دەنگی منیت ئەم پرسی کە لامڕۆ بەدوا بۆ پێی کە لە پێش جەژنی قورباندا باز لەوە دەکرا کە لە دوای جەژنی قوربان کۆبوونەوەکانی یاخود با بڵێن هەڵبژاردن و پێکێنانی هەڵبژاردننی سەرۆکوەزیران و پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق دەست پێ دەکات و هەوڵەکان جددیتر ئەبن. لەمڕۆ بەدواوە کە جەژنی قوربان تەواو بووە تا چەند ئەو پێشاتە سیاسیانی لە دۆخی سیاسی عێراقدا یەتە پێشەوە چارەنووساز دەبن. باش تەواو لە پرسیارەکەت حاڵی نەبووم چکە بەڕاستی جێم لە دەنگ نییە. بەڵام دووبارە بۆ دووبارە بکەم کاک ئازاد ئەگەر ئێستا بە تەواوەتی گوێبیستی. بەردەم عێراق لە ڕاستیدا پێشاتەکان پێشاتی چارەنووساز و گەورن و ماوەیە کە عێراق لە دوای هەڵبژاردنەکانەوە تووشی ئەم قەیرانی پێکێنانی حکوومەت و قەیرانی سیاسی بووە لە عێراقدا بۆیە ئەمانە مەترسێکی گەورە و ڕاستەقینن لەسەر عێراق. لە داهاتوشدا ڕەنگە کاریگەریەکان زیاتر دەبکەون بە تایبەتیش دوای ئەوەی کەوە ماوەیەکی زۆرە چەندین مانگ تێپەڕیوە و نەتوانراوە حکوومەت پێک بهێنرێ بۆیە ئەمە جۆرێک لە شڵەژان و ناومێدی لەلایەن کۆمەڵانی خەڵکی عێراقەوە بەگشتی دروست کردووە و دەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی خزمەتگوزاریەکان و داخوازیەکانی خەڵک لە عێراقدا ئێستاکە بە چەق بەستویی ماوەتەوە خەڵک بێئومێد بووە لەوەیکەوە بتوانێت حکوومەتێکی کاریگەر و گرنگ و خزمەتگوزار بێتە سەرپێ بۆ ئەوەی داخوازیەکانی جێبەجێ بکە. ئێستا ململانە سیاسەکان وایان لێ هاتووە پەلی کێشاوە بۆ ناو کۆمەلگا و کاریگەری لەسەر ژیانی تەواوی تاک بە تاچی عێراق کردووە. ئەمە بارەدۆخێکی نەخوازراوە بێگومان هەر هەمووشی تایبەت نییە بە عێراقیەکان خودی خۆیانەوە و کاریگەری هەرێمی و نێودەوڵاتیشی بەسەرەوەیە. بەڵام لە ئێستادا لە بەردەم گۆڕانکاریی گەورەدان بە تایبەتی دوای کشانەوەی سەدر لە پرۆسی سیاسی لە عێراقدا دیسان ئەمە دڵە ڕاوچەیەکی زۆری دروست کردووە هەم لەلایەن دەسەڵات و هەم لەلایەن خەڵک بەگشتی و لە دامەزراوە گشتیەکانی وڵات و لە مەسلەی ئابووری لە مەسلەی کۆمەڵایەتی هەموو ئەمانە وای لێ هاتووە خەڵک دڵنیا نەبێت لە چارەنووسی چەند ڕۆژ و هەفتەی داهاتووی خۆی. ئەوەی کە ئێستاکە هەیە چوارچەوەی هەماهەنگی لە هەوڵی پێکەنانی حکوومەتدایە ڕەنگە لە نزیکترین کاتدا ئەوان کاندیدی خۆیان بۆ سەرۆکوەزیران دیاری بکەن. لە ڕاستیدا ئەوەی کە لەناو چوارچەوەی هەماهەنگیدا بوونی هەیە کە باس لەوە بکرێت جۆرێک لە جیابوونەوە و لێکترازان لەناو ئیتاری تەنسیقیدا هەبێ ئەمە ڕەنگە بیر و بۆچوونی جیاواز هەبێ لە مەسلەی پێکێنانی حکوومەتەکە بە تایبەت کەوا هێزێکی وەکو سەدر لە دەرەوەی پرۆسی سیاسی لە عێراقدا بوونی کاریگەری زۆری هەیە بۆیە ئەمە ڕەنگە خوێندنەوەی جیاواز هەڵبگرێ. بەڵام لە هەموو حاڵەتێکدا هێزەکانی ئیتاری تەنسیقی ناتوانن دەربچن لە یەکتری لە چوارچەوەی ئیتاردا دەربچن ڕەنگە ئەگەر بەشداری حکوومەتیش نەکەن بەڵام پشتیوانی لە حکوومەتەکە بکەن و دەنجیشی پێ بدەن. و لە ئێستادا ئیتاری تەنسیقی هەوڵی ئەوە دەدا زۆرترین هێزولایەنە سیاسەکانی عێراق بێ بەشداری لە حکوومەتەکە بکە چونکە درک بەوە دەکا سەدر کرد لە پرۆسی سیاسی کشاوەتەوە سەدر بە ئاسانی نایە ئەم دەستکەوتانە و ئەم ئامانجانەی کە هەی بووە هەوڵەکانی کە هەی بووە لە سەرسینێکی ئاڵتونی بیدا بە ئیتاری تەنسیقی ئەوان دەزانن دەرچوونی لە پرۆسی سیاسی بە معنای بێدەنگبوون و دانیشتنی نایە دوورکەوتنەوە نایە لە پرۆسەکە ڕەنگە شێوازی کارکردن و شێوازی خەباتی خۆی بگۆڕێ. ئەمەش تا ئێستاکە جۆرێک لە قەلقی و دڵڕاوچەی لەناو ئیتاری تەنسیقی و هێزولایەنەکانی تردا دروست کردووەوە لە کۆمەڵانی خەڵکی عێراقیش دیسان ئەمانیش هەر هەمان کاریگەری لەسەر ئەوانیش هەیە جۆرێک لە دڵڕاوچە هەیە لە شارعی عێراقی لە بەغداد بە تایبەتی. بەڵێ کاگازات بە شێوەیەکی گشتی هەر وەک دەبینین پرۆسی سیاسی لە عێراقدا لە ئێستادا زوو تێپەر دەبێت و لایەنە سیاسیەکانی عێراق تا ڕادێک با بڵێن شیعەکان واروەها لایەنەکانی دیکە
خۆیان ڕێخستۆتەوە و هەندێک پلان و هەنگاو هەیە لە ئێستادا ئامادەکاریەکانی لایەنە سیاسیەکانی لایەنە کوردیەکان لە چه ئاستێکدایە؟ بورە تێنەگەیشتم دەنگ زۆر کزە بەڵێ دیارە هەنار کێشەی دەنگەیە بەڵام لە ئێستادا بە شێوەیەکی گشتی هەروەک دەبیندرێت و هەستی پێکراوە لە عێراقدا بە شێوەیەکی گشتی سەرباری ئەوەی کە با بڵێن پێشاتە سیاسیەکان زوو خێرات تێدەپەڕن و خوێندنەوەی جیاوازی بۆ دەکرێت لەگەڵەوەشدا بەشێک لە لایەنە سیاسیەکانی عێراقوە ئەوە سەدرە کە با بڵێن لە بابەتەکە خۆی یەکلایی کردوتەوانێ و لەگەڵەوەی هەندێک پێشاتێک کە دەڵێت هەروەک ئێستا میوانەکەشمان ئاماژەی پێدا کە سەدر هەروە ببێ دەنگی دانانیشە و ڕەنگە هەنگاوی دواتری هەبێ و بەشێکی لای دیکەش دەڵێن کە سەدر لە ئێستادا قەناعەتی بەوە کردووە کە بەشداری حکومەت نەکاو بۆیە لە دوای ئەوەی کە ڕۆژی هەینیش داوای لەلایەنگیرانی کردووە و داوای لە بەشێک لە هاوڵەتیانی عێراق کردووە کە بە بەرگی سپیەوە کە خۆیان ناویان ناوە نوێژی ملیۆنی بڵێ نوێژی ملیۆنی بکەن لەگەڵ ئەوەدا بەڵێ بەڵێ تا چەند ئەمە ئەگەریەوەی هەیە کە بۆ نمونە لە دوای نوێژی هەینی ئەمە بەستێکی تری لە پشتەوە بێت خۆپشاندان ئەنجام بدرێت وەکوی کە خەڵک یاخود لانگرانی بێنێتەوە سەرشەقام بۆ ناڕزایی دەربڕین لەسەر ئەم لایەنانی کە لە ئێستادا تا ئێستا دۆخی چەقبەستوی عێراقیان بەم شێوەیە هێشتۆتەوە کە خۆشی پێشترێکێک بوو لەو لایەنانە و نەیتوانی بڕیارێکی چارەنووساز لە حکوومەتی داهاتوو پێکەنانی حکوومەتی داهاتووی عێراقدا بدات دیارە لەگەڵەوەی ئەم خوێندنەوانە هەیە لەگەڵ ئەوەشدا دەبیندێت کە لایەنە سیاسەکانی عێراق لە ئێستادا لە هەندێک بابەت دڵنیا بوونەتەوە و ڕوونە لەسەر پێگەێنانی حکوومەتی نوێ و لە هەمان کاتا ئێمە دەمانوێت لەم تەوەرەدا زیاترەوەی ئامانجوانە بزانین هەوڵی لایەنە سیاسیەکانی کورد لەمڕۆوە گەیشتۆتە ئامانجێک و هەوڵەکانیان هەنگاوەکانیان بۆ پێگەێنانی حکوومەتی نوێی عێراقی بە یەک دەنگی بە یەکڕێزی بە هەڵوێستی لە چه ئاستێکدا دەمانوێت بزانین لە ئێستادا لایەنە سیاسیەکانی کورد بە تایبەتر کە لایەنی سەرەکیەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە بۆ پێگەێنانی حکوومەتی نوێی عێراق هەوڵەکانیان تا چەندە چڕ کردوێتەوە ئایا لەم هەنگاوەدا بۆ پێگەێنانی حکوومەتی نوێی عێراق تا چەندە لە ڕێگەی یەکدەنگی و یەکڕێزیەوە دەتوانن تەواوی مافەکانی کورد دەستەبەرکەن هەروەکو ڕوونە کە کاتێک دەبینین لایەنە سیاسیە کوردیەکان کە لەسەر پرسی پێگەێنانی حکوومەت و واروەها لەسەر پرسەکان لە هەرێمی کوردستان و لە عێراقدا یەکدەنگ دەبن ئەمە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بەدەزێنانی مافەکانی کورد و واروەها ئەو پرسە سیاسیانەی کە تایبەتە بە مافی ڕەوای کورد و وارووا لایەنە سیاسیەکانی شۆ دەکرێت ئامانجێکی باشتری هەبێت و لەمڕۆ زیاتر بتوانن تەواوی مافەکانی کورد دەستەبەردکەن دەچمەوە لای میوانەکەم ئەگەر لە ئێستادا گوێبیستی دەنگی من بێت پرسیارەکەی ئاراستە دەکەمەوانێ کاک ئازاد لە ئێستادا ئەگەر گوێبیستی دەنگی من بیت دەمەوێت ئەوە بپرسم هەروەکو پێشتر خۆت ئاماژت بە چەند خاڵێکی پرسی عێراقدا بە تایبەتر لایەنەکان لە نێو عێراقدا لایەنە سیاسیەکانی عێراق ئەگەر باز لە لایەنە کوردیەکان بکەین لە پێگەێنانی حکوومەتی نوێی عێراقدا لە ئێستادا تا چەند دەتوانی ویانە لایەنە کوردیەکان ئامادەکاری بکەن بۆ پێگەێنانی حکوومەتی نوێی عێراق دیارە کێشەی دەنگ چارەسەر بەڵێ کاگازات ئێستا گوێبیستی دەنگی منی پرسیارەکەم دووبارە دەکەمەوە بازدەوە دەکەم لە ئێستادا بە شێوەیەکی گشتی لە سەرتادا باست لەلایەن هەڵوێستی لایەنە عێراقیەکان و بە تایبەتی عێراقی ناتوانانی بەبێ لایەنە کوردیەکان یان بێ لایەنە سونیەکان حکوومەت پێک بهێنێ بۆیە لە هەوڵی ئەوەدایە هەموو هێز و لایەنەکانی عراقی و بە تایبەتیش ئەم دوو پێکاتە سەرچێکەی تر لە سونە و کورد بەشداری پێ بکات لە حکوومەتی تازای عراقی دیارە بۆچوونی جیاوازی شەیە لە مۆسەرەی پێکەنانی حکوومەت لەلایەن کوردەوە کوردەکان دیارە هێز و لایەنە سیاسیەکان دابەش بوون بەسەر ئەم بارودۆخی لە عێراقدا هاتە ئاراوە ئێستا دۆخێکی تازە هاتە پێش بۆیە ئەوەی کە گرینگە بە نیسبەتی ئیتاری تەنسیقی ئەوەیە کەوا کورد بەشداری لە حکوومەتەکە بکە و ئەمە هەر خواستی ئێرانیشە و خواستی هەموو لایەنە شیعەکانە بە تایبەتی ئەوانەی ناو ئیتاری تەنسیقی و سونەکانیش بە هەمان شێوە ناتوانن ئەو خۆیان پەراوێز بخەن و بەشداری دەکەن لە حکوومەتی داهاتووی عراقیدا بەڵام سەبارەت بە کورد ڕەنگە بابەتی کورد جیاواز بێ بەو پێیەکەوە قەزیەی کورد جیاوازە لەگەڵ لایەنەکانی تر لە عێراق و ویست و ئامانج و داخوازیەکانی کورد جیاوازە ئەمە ئێستا لە بەردەم کابینێکی تازەی حکوومەتی عراقیدان لە 2005ەوە کە حکوومەت
پێک هاتووە و دەستور نووسراوەتەوە لە 2023 ڕووخاوە بەڵام کابینە لە دوای کابینەتاوە کوێستاکە دەتوانین بڵێن ئەم مافوداخوازیانەی کە گەلی کورد لە عێراقدا لە ڕێگای دەستورەوە پێی دراوە و هەیەتی جێبەجێ نەکراوە بۆیە ئەم چێشمە و ناخۆشیانەی بەردەوام ناکۆچەکانی نێوان هەرێم و بەغدا بوونی هەبووە. ئەمەش بەوە دێتە ئاراوە ئێستا دەرفەتێکی باشە بۆ ئەوەی کورد بتوانێت بە یەکگرتووی بە یەک بەرنامەی سیاسی تەفاوز بکە لەگە ئیتاری تەنسیقی ئەوە پێداگری بکە لەسەر مافە دەستوریەکانی خۆی کەمتر پێداگری لەسەر پلە و پۆستە سیاسیەکان بکە بەقەت ئەوەی پێداگری لەسەر مافە دەستوری سیاسەکانی خۆی بکە. ئەمە هەنگاوێکی باش دەبێت بەڵام بەداخەوە تا ئێستاش نێوماڵی کورد بە پەرتەوازەی دەبیندرێ نەیانتوانیوە لەسەر وەرەقەیەکی هاوبەش بگەنە یەکتری و تەنانەت لەسەر دابشکردنی پۆستەکانیش ئەوەندەی تەرکیز لەسەر دابشکردنی پۆستەکانە کەمتر تەرکیزیان لەسەر وەرەقەیەکی عملی تەفاوز کردیە لەگەڵ ئیتاری تەنسیقی بۆ ئەوەی حکومەت پێک بهێنن لە هەم حاڵەتەکاندا بە بڕوای من نا پارتی دیموکراتی کوردستان و نە یەکێتی نیشتیمانی کوردستان ناتوانن بەشداری حکومەتەکە نەکەن و بەشداری حکومەتەکە دەکەن بەڵام ئەوەی کە هەیە چۆن بەشداری دەکەن مەرجیان چی دەبێت داواکاریان چی دەبێت لە پێکەنانی ئەم حکومەتەدا تا ئێستا کورد خۆی یەکدەنگ و یەک هەڵوێست نییە چ جای ئەوەی بتوانن ئەم داواکاریانە بسەپێنن بەسەر لایەنی بەرامبەردا بۆیە کاتێکی کەمیش ماوە ئەگەر بەبییر بێتەوە دوێنێ پێرێ شیعەکان بە ئاشکرا گوتیان ئێمە داوا لە پارتی یەکێتی دەکەین لەسەرکانی دێگەڕێکەون و یان لەسەر بەرنامەی کاری هاوبەشی خۆیان ڕێک بکەون بۆ ئەوەی بێن بەشداری حکومەت بکەن دەرفەتی ئەوە نماوە چیکە چاوەڕوانی کورد بکەین ئەگەر هەر کاتێک شیعەکان بخۆیان ڕێک بکەون ڕەنگە لە سەر کورد ڕانەوەستێن بەشداری کورد دەکەن بەشداری کورد پێ دەکەن لە حکومەتەکەدا بەڵام ڕەنگە زۆر مەجبور نەبن بچنە ژێر داخوازیەکانی جێبەجێکردنی داواکاریەکانیان بۆیە گرینگە لە ئێستاگەر منە پرسیارە بکەم وەک خۆشت ئاماژەت پێدا دەستیان پێکردووە بەڵام پێویستە ئێستاش دەرفەت ماوە بۆ ئەوەی کورد بە وەرەقەیەکی هاوبەشەوە بەشداری لە دانوستانەکان بکە و خۆشت ئاماژەت پێدا داخوازیەکانی کورد لەگەڵ لایەنە عراقیەکاندا جیاوازە ئەمە بۆ ناو کورد خۆشی داخوازیەکانیان لە ناوەن لایەنە کوردیەکان هەرێکە و داخوازیەکی هەیە کەواتە تا چەند گرنگامانە هەمویان کۆ ببنەوە دەنگانی کورد کۆ ببنەوە یەکدەنگ بن و بچنە بەغداد بۆی داوای مافەکانیان بکەن هەروەها لەبەرەوەی هەمومان کوردین بتوان بە یەکدەنگ و بە یەک مەبەز ئەوەندەی بیانەوێت بەرژەوەندی کورد بەدەست بهێنن یا خودکارەکانە لە پێنەوە بەرژەوەندی کورد و مافەکانی کووردا بێت ئەوەندە لەسەر پۆستەکان پێداگری نەکەن هەر چەندێک وا بڕیار بووەکە لە سەرەتاوە بڕیار بووە کە سەر و کۆمار پشکی کووردە جا لەبەرەوە پێویستە لایەنە کوردیەکان لەم ڕێگادا چی بکەن و چیان لەسەر پێویستە بۆ ئەوەی کە حکوومەتی داهاتوی عێراق ئەوەندە دوانەکەوێت. کەس لاری لەوە نییە کە پشتی سەر کۆمار پشتی کووردە بەڵێ بەڵام لەناو کووردا بۆ شێ دەبێ ئەمە کێشەکەیە ئەوە ماسلەی کاندیدیش دووبارە ئەمە بابەتێکی ترە بەداخەوە یەکگرتووی کورد نەک لە بەغدا تا ئێستاکە هیچی بەدەست نهێناوە لەم قۆناغی ئێستادا ڕەنگە لە ڕابردوو باشتر بووە بەڵام لە ئێستادا لە بەتایبەتی لە پێکەنانی ئەم کابینەیە بارودۆخەکی خراپەیە ئەنی ڕۆڵی کورد لە عێراقدا ئێستا لە لاوااسترین حاڵەتدایە ئەمە لەلایەک لایەکی تر ئەگەر باس لەوە بکەین گرنگجی هێزی لایەنەکان بۆ یەک دەنجی لە ئێستادا بەرامبەر بە عێراق بەداخەوە جۆرێک لە بێئومێدی هەیە لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستانیش نەک هەر لەلایەنە عێراقیەکان چونکە بەر لەوەی لەگە حکوومەتی عێراقی بۆ پێکەنانی حکوومەتی عێراق لەگەل لە هێز و لایەنەکان دابنیشن کورد ئەوەتە لە ماوەی ڕابردوودا بە نێوەنگیری پلاسخارد نوێنەری سکرتێری گشتی نێتەوە یەکگرتوەکان لە عێراق زۆر هەوڵدرا کە لایەنەکان بگەنە یەک ڕاستە چەند کۆبنەوەیەک و سەردان و ئاڵوگۆڕی بیر و ڕاکرا بەڵام تا ئێستاش نەگەیشتن بە هیچ ڕێککەوتنێک لەسەر هیچ خاڵەشی ناکۆک تا ئێستا نەگەیشتنەیەک ئەوە لە چوارچێوەی ناخۆی کوردستاندا دیارە هەمان ئەم جیاوازیە لە هەرێمی کوردستاندا کاریگەری هەیە لەسەر کورد لە بەغداش تا ئێستا لە بەغداش نەیانتوانیوە نە لە بەرنامەی سیاسی یەک دەنگ بن و نەتوانیتیان کاندیدی سەر و کۆمار
کاندیدێکی هاوبەشیان هەبێ و یەکگرتو بن بۆیە تا ئێستاکە ئەم بارودۆخەوەکو خۆی ماوەتەوە ئەمەش لە بەرژەوەندی کورد نییە بێگومان شیعەکان لە کاتی خۆیدا ئەوان هەوڵی ئەوە دەدەن ئێستا بە زووترین کات حکومت پێک بینن چونکە دەرفەتێکە ئەگەر لە ئێستادا حکومت پێک نهێنن ڕەنگە لە دوای هەفتەی داهاتوو یان چەند دەڕۆژی داهاتوو ڕەنگە بارودۆخێکی تازە لە شەقامی عێراقی بێتە ئاراوە ئەمە لە بەرژەوەندی ئیتاری تەنسیقی و لە بەرژەوەندی ئێرانیش نییە کە ئێران کاریگەریشی زۆری بەسەر ئێستای بەغداوە هەیە و هەر ئێرانیش کاریگەری بەسەر هەرێمی کوردستانیشەوە هەیە لەسەر هەردوو زۆنەکە لە ڕاستیدا بۆیە لە ئێستادا گرینگە هێزولایەنە کوردستانەکان خۆیان دەرکبەوە بکەن کە نێوماڵی کورد لە مەترسی ڕاستەقینەدایە هەم لە مەسلەی سیاسی و هەم لە مەسلەی ئابووری و لە مەسلەی ئەمنیش بەڕاستی لە ڕابردوودا بینیمان ئێرە هەرێمی کوردستان پارێزراو نییە لە ڕووی ئەمنیەوە ئەوەتە دیارە درۆنەکان موشەکەکان تیرۆر و لەشکرچێشی وڵاتانی دراوسێ بۆ ناوخاچی هەرێم هەموو ئەمانە بەترسی ڕاستەقینە و جددین لەسەر ئەزمموی هەرێمی کوردستان وسەر کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەرچی سەرەکی هێزو لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانە دەرک بە بەترسیانە بکەن بە بەرپرسیارەتەوە دابنیشن و بە یەک وەرەقەی هاوبەش بەشداری بکەن لە حکوومەتی تازای عێراقی. بەڵێ زۆر سپاس بۆ ئازاد جۆڵا چاودێری سیاسی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بۆی کە لە ستودیۆ هەولێر لەگەڵمان بوویت.